قوتابیانی خوشەویست دەبیت لە ئەزمونەکان ڕێنمای ڕێبەری قوتابخانە و ڕێنمای مامۆستایانی خۆیان بگرن. ئەوەلان لە بودایک و بابان بودایک و بابا دەبێت هاریکاری قوتابیا بن، هاریکاری منداڵێت خوب بن، gelek dernekevin û internetê dîrkevin û saetot bû telefon bû xwendinê istirahet hebîtin, xwendin hebîtin û miracaat û berdewam bikin. هەرچی ئەو مامۆستایانێکە هاوکار بن لەگەڵ قوتابیان لە لای تەسلیحە و لایەوە هاوکاریەک هەبی، بەڵام ئەرچی داک و بابێ ئەوەیەش کە هاوکاری منداڵەکان بکەن لە میێوانداری بیت شتێک بیت کەمکەنەوە لەم ڕۆژانە چووکە قوتابی پێویستی بە خوێندن و بە دراست هەیە. قەتحان ئەگەر کابرادا ڕۆژەدا 2 ساعات متالای ئازادی هەیە متالایەکی مفیدی هەبێ دەتوانێت سەرف بکەوێت لە دەرسەکانیدا. ئەو چەند کتێبی کۆمەک دەرسی هەنا کە دەتوانن زۆر کۆمەکێکی باش بکەن بە دەرسەکان، کتێبهایەکی تێستی کە سوالەکانیان سوار جوابێ زۆر باشن بۆ دەرسەکانتان. من وەک مامۆستایەکی کۆمەڵایەتی بنەڕەت ئامۆژگاری و یا ڕێنماییم بۆ دایک و بابان دایک و باوکانی قوتابیان ئەوەیە کات تەرخام بکەن بۆ ڕۆڵەکانیان، نەوەک دوورکەوە لە تەلەڤیزیۆن، دوورکەوە لە مۆبایل، دوورکەوە لە خواردن، دوورکەوە لە سەردان نەخێر. ئەو شتانە با بمێنێن هەمووی بە هەبن، بەڵام بە سنوور بە سنوور. ئەگەر ئەو قوتابیە هەموو شتێکی لێ قڕە کرا و هەموو شتێکی لێ قەدەغە کرا، ئیتر بیری بۆ ئەو شتە قەدەغە کراوانە دەچێت، ئاگای لە خوێندنەکەی نامێت.